امریکا کارمندین خواج سودان بسلامتی درخستنه. روزنامه‌گریا کردی امی چیروکا مالباتا روزنامه‌وانه که زندان کری و گیرن. و لروجا جهانی عرده فستیوالا که سرنج راکش لفلوریدا هات کرن. روز باش و بخیر هاتن برنامه که دیا کرد کنکش جدنگی امریکا لواشنطن. سروکی امریکا جو بایدن گوت دوهی لشکری امریکی اپراسیون که سرکتی انجام داشت بود درخستنا اندام آژانس امریکی ج خرطوم پایتخت سودانی. داخویانیه که دا بایدن گوت واشنطن اپراسیون دبالوسخانه خدا با آوائه که دمکی راگرتنه هفدم بردوامی شران لسودانی. وی گوت جی به بردوامی راپورت دگهنه وی سبارتکار بردوامی تیم امریکی جبو آلیکاریا امریکیان د سودان دا هشتا آسیمانه و دوان هولاندا او دگل هوالبندین خواه کار دکن. جالی خواه و وزیر دروی امریکا انتونی بلنکن جی گوت کو وان توایا کارمندین حکمت جو سودان درخستنا و کاری دکن جبو درخستنا توایا امریکیان دی و هر وصا بانگ لآلین شر کر هتا کو دمی آگر بستی دریج بکن جبو ارکن مروفانی. دگرته که ویدیو یا به درون دال سودان دوهی شمی نشان ده که چاوا دوکل نزیک خرطوم پایتخت ولاتی بلند به هفتیه که پشتی شر و به هفتچون تندو کشتنا به صدان مدنیان هر دو آلین شر سوزین خواه جبو پیگرتنه با آگر بستی به جهنه آنینه خلق خرطوم و باجارن دور بر جید بیجن دوهی شموی شر گرم بون دگل ایریشن فروکان لنزیک راگهاندنا دولتی و شرن چک سفک لچن جه نزیک قمانداریا لشکری حکمتی جماره که مصنع خلقی دپای تختی دا آسه مانا پشتی هریشن خوینی شر ناف جادان لپانزدهی وی مهی چندین جاران فروخانه جیبونا آرمانجو بشکی مزن خلکی نشکایه جمال خواه درکوین. چینی شیارین خوین چک ناوکی با آلیکاریا روسیا برفره کرنا. پیامیر دنگ امریکا لوزارت دروی امریکی دیبیجا لسر مزنا کار بدست و اندام کنگرسی امریکی دیمینه که چاوا برسوا و پیشهاتی بدن لسر دمکی نو که سه مزنا ولات زلهیزین خودی چک ناوکی نها هنه. چین و رووسیا هاوکاریە بەرفراوانەکانی ئەتۆمی نێوانیان نەشاردۆتەوە و لە مانگی 5 ساڵی 2021دا لە ڕێگەی لینکی ڤیدیۆوە پێکەوە بەشداریان کرد بۆ ئاهەنگگێڕان بە بۆنی دروستکردنی یەکەکانی نوێی وێستگەی کارەبا بە وزەی ئەتۆمی لە دوو وێستگەی ئەتۆمی لە چین کە هەردووکیان تەکنەلۆژیای رووسیایی بەکاردەهێنن. پرسی ئەتۆمی کۆماری گەلی چین زۆر جێگەی نیگەرانیە و پرسیار لەبارەی نیازی کۆماری گەلی چین دەروژێنێت هەروەها گرنگی بە دواداچوونی ڕێوشێنی پراکتیکی بۆ کەمکردنەوەی مەترسی ئاتۆمیەکان بەهێزتر دەکات. ئەو ڕەوتە خێرایی کە کۆماری گەلی چین کاری پێ دەکات فشاری نوێ لەسەر سەخامگیری نێودەوڵەتی و ئالەنگاری نوێ بۆ بەرپەرزدانەوە و کۆنتڕۆلکردنی دڵنیایی چەک و کەمکردنەوەی مەترسی دەخۆڵخێنێت. چین هەفتەی ڕابردوو هەوڵی دانی گەرانیەکانی وەزیرانی دەرەوەی گروپی حەود لە ژاپۆن ئاماژەیان پێکردبوو بڕەوێنێتەوە. هەمیشە چین پەیڕەوی استراتیژیەتی ناوەکی بەرگری کردووە و هەروەها پابەندی سیاسەتی نەبێتە یەکەملایەن بۆ بەکارهێنانی چەکی ناوەکی دەبێت و توانەکانی ناوەکی لە ئاستێکی کەمدا هێشتۆتەوە کە بە گوێرەی ئاسایشی نیشتیمانی پێویست بکات. زۆرێک لە یاسادانەرانی ئەمریکا بە گومانن لە واژووکردنی چین لە پەیماننامەی کۆنتترۆلی چەک لە سەرەتای ئەم ساڵدا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بەشداریکردنی وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی کۆنتترۆلکردنی چەک لەگەڵ ئەمریکا لە پەیماننامەی ناسا و بە دەستپێکی نوێ هەڵپەسارد. من زانیاری نهێنی زۆرم لەم بارەوە پێدراوە جبەخانەی ناوچیان ترسێنەرە و هیچ پەیماننامەیەک بۆ کۆنتترۆلکردنی نییە. ئێمە دەتوانین دانوستان لەمەڕ پەیماننامەی دەستپێکی نوێ لەگەڵ رووسیا و چین لەو بارەوە بکەینەوە. بەڵام پێم وایە بەڕەچاوکردنی ئەو هاوبەندیەی ئێمە دەیبینین و هەروەها ئەو دوژمنکاریەی لە هەردوو دیکتاتۆری هەردوو وڵات بەدی دەکەین. هەر بۆیە من هیوایەکی کەمم هەیە
ئەوە ڕوو بدات. دەیڤد سیسیلینی ئەندامی کۆنگرس لە دیموکراتەکان بە دەنگی ئەمریکای گوت دەبێت ئەمریکا هەنگاو بنێت. من هەرگیز پشتیوانکارێک نەبووم لە بڵاوکردنەوەی زیاتری ناوچی. پێم وایە پێویستە ئێمە هەوڵەکانمان بکەینە دووهێن بۆ ڕێگەگرتن لە وڵاتانەی دیکە هەتا ئەمباری چەکی ناوچی خۆیان گەورە نەکەن. زیادکردنی چەکی ناوچی لەلایەن ئەمریکاوە ئەنجامی پێچەوانەی لەسەر ئەو هەوڵە دەبێت. فیدراسیۆنی زانایانی ئەمریکایی مەزەندە دەکەن چین لە ئێستادا خاوەنی نزیکەی 410 کڵاوەی ناوکی بێت. هاوکات رووسیا خاوەنی 5889 کڵاوەی ناوکیە و ئەمریکاش خاوەنی 5244 کڵاوەی ناوکیە. بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ڕۆژانە هەواڵی تەقەکردن لە شوێنێکی ئەمریکا دەبیسین. لە 4 مانگی ئەم ساڵدا زیاتر لە 164 حاڵەتی تەقەکردن لەم وڵاتەدا ڕوویدا و بووە هۆی لە دەستدانی ژیانی زیاتر لە 230 کەس و برینداربوونی زیاتر لە 600 کەسی تر. زۆر جاش دەوترێ کە ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە ئەم ڕەنگە تاوانە ئەنجام دەدەن. ئایا ڕاستە؟ دکتۆر کەمال ئارتین پزیشکی نەخۆشی دەرونی لە شاری ئیرڤاینی ویلایەتی کالیفۆرنیا وەڵامی ئەم پرسیارە و چەند پرسیارێکی دیکەی دەنگی ئەمریکا دەدات. زۆر ئەندەیەکی زۆر کەم نەخۆشی دەرونیان هەیە. اتفاقاً زۆربەی ئەوانەی کە نەخۆشی دەرونی هەیە خۆیان دەرواقع بەداخەوە بە ڤیکتیمی خشونەت دەبن تاکو خۆیان بەستەلا کەسێک بن کە خشونەت بەکار بهێنن. مەسلەی نەخۆشی ئەگە بیری لێکەیتەوە نەخۆشی دەرونی چەند نەخۆشی دەرونی تایبەتی هەیە وەکو سکیزۆفرینیا، وەکو بایپۆلار، وەکو ئەفسردگی شەدید، وەکو ئیسترامی شەدید، وەکو OCD ئەوانە نەخۆشی تایبەتیەکانن. ئەبێ بزانین مەسلەی منتال هێڵت چییە؟ مەسلەی منتال هێڵت دەرواقع بەس یەک دلیلی نییە، یەکێکی نەخۆشیە تا ئەوەی کە من دەزانم ئەو نەخۆشیانە زۆر کەمترن باعسی خشونەت دەبن تاکو مەسلەی شخصیەتی. مەسلەی شخصیەتیش خۆی شتێکە وەکو بزەی دوای ئەوە کە ئینسان تەمەنی یەکوێتە دوای 18 ساڵ بۆ داوە شخصیەت شکلی گرتووە، وەکو کەسێ بێژی شەرمگینە، کەسێ بێژی سەبانیە، کەسێ بێژی ئەفسۆردە لە نظری شخصیەتیەوە. ئەوەی علەتێکی دیکەیە. علەتی دیکەی مەسەڵەن ژیانی کەسێکە کە بەو نەتیجە گەیشت وەکو یا خۆی ڤیکتیمی خشونەت بووە یاکو کۆمەڵگاکەی تیا گەورە بووە، چارەیەکی دیگەی جگە لە خشونەت نەهێشتووە لە نظری چی پێڵێن گەورەبوون، ڕشتکردن، باکگراوند. ئەوانە زۆر مەسلەیەکی مهمە کە کەسێ چ شخصیەتێک ئەسازەیە بە چ جۆنێک ئەو شخصیەتەی ڕشتەکە. فەرموو بەڵام باری ژیان لە ئەمریکا بە پێی هەموو پیوانەکان لە وڵاتانی تر و لە شوێنی تری دنیا خۆشترن. ئەمەیە کێشەکە کە خەڵک بیر دەکاتەوە بۆ لە ئەمریکا ئەو شتانە ڕوئەدەن. نەخسەکەت زۆر جارە وتم چون یەکێ مەسلەی ئازادی ئینسانە. ئازادی ئینسان یعنی هەر کاری ئەتوانێ بکە، یعنی کەس ناتوانێت حقوقی مافی مرۆڤ زۆر بەرزە لێرە بە شوێنی وڵاتەکانی دیکەوە. ئەوەیشە کە کاری خراپی لە نظرەیە کاری خراپ دەکات، ئەوەیشە مافی مرۆڤەیە کەسە ناتوانێت کارێکی لێکە تاوە هاتە بەو حتێکێکە کە بەداخەوە کە زەربە لە باقی کۆمەلگا دەدا. مەسەلەکە ئەوەیە، یعنی هەر شتێ یعنی هەم قازانجی هەیە هەم زەرەری هەیە. ئازادی کە لە وڵاتە هەیە تەبعەن بەو کەسەیشەکە حتا نظری خراپی هەیە ئازادی بەشتر دەدا. مەسەلەکە بەڕێی من ئەوەیە نیانی نەتیجەی بەڵام ناتوانانی کودر چۆن نتوانانی مەسەڵەن بڵێ چون واشتێک هەیە ئێمە هەر لە پێشە ئەبێ ئازادی خەڵک ئەوانەی کە پۆتەنشیالی پۆتەنشیالیان هەیە کە خراپکاری بکەن بەریان بگرین. بەڵام وەگەر وابکە وەکو ئەوێتە کۆمەلگایەکی دیکتاتۆری، کۆمەلگایەکی کە نەفەقەت ژیانی ئەوانەی کە جنایەتکارن محدود دەبێ بەڵکو ژیانی هەموو ئینسانێکی دیکە. ژیانی ئینسانیش کە محدودکەی ئەو شتانەی کە پێویستە لە کۆمەلگایەکی ئازادە بە دەستپێنی بەدەستی نایانی چون پێویستی بڵێ. دکتۆر کەمال دەمیست بابەتێکی دیکە، یعنی ئێمە دەزانی ڕاستی کە زۆربەی ئەو کەسانی کە ئەم ڕەنگە تاوانانە ئەنجام دەدەن گەنجن. بۆ نمونە ئەو تاوانبارەی شاری لویڤڵی کەنتاکی پێش چەند ڕۆژێک 23 ساڵی بوو، 4 کەسی کوشت کە هاوپیشە بوون لەگەڵ یانکارێک لە بانگێکدا. ئەو خانمەی کە 6 کەسی کوشت لە قوتابخانەیەکی شاری ناشفێری تینیسی 28 ساڵی بوو. پار لە تەکساس بینیمان کە گەنجێکی 18 ساڵی 19 مناڵی لە قوتابخانەیەکی کوشت. یعنی ئەمە چۆن لێک دەدەیتەوە؟ پرسیارەکە زۆر جان و ڕاستیشە وایە زۆربەی ئەوانەی کەسەکە ئەو ئیمکانیاتانی هێنە گەنجن ڕاست دەکەین.
بۆ حەدە گەیشتن کە پێویستە کارێکی تایبەتیان هەبێ ڕابطەیەکی ئینسانی باشیان هەبێ ئەنی ئەم ئەوین ببدەن و ئەویندار بن و ئەوین ببێنن لە کەسانی دیکە لە نظری اقتصادی و ئارامشیان هەبێ ماڵ شوێنێکیان هەبێ کە لە ژیا بژین بە گاڵتایان پێ نەکرێ ئەو شتانە هەیە ڕاستەکە کەسە لەو تەمەنایە زۆر هێناگەر ئەو ئیمکاناتیە نەبێ ئیمکاناتی ئەوین ئیمکاناتی ژیانێکی بێدەردەسەر و ئاسان ژیانێک کە شغلی هەبێ و پارەی هەبێ کە بتوانێت ژیانێکی ئاسان بەدەستبێرە زۆر زەحمەتە بۆ کەسانە دوای چی دەکەن خەڵکی دیکە بە عیلەتی بەهین دەزانن ئەڵانێ نەمە هیچ کارەیەکمان نییە لەو لە حەزە توانایەکیشمان نییە چۆن نەتوانانی توانایی بەدەستبێری لەو کاتە و ئەوە خۆت پیشان بێ بە کاری خراپ بکەین کاری خراپی چیە کوشتنی چەند کەسێکە بەداخەوە زۆر بەداخەوە دەتوانن درێژەی ئەم و توێژە لەسەر ماڵپەڕ و پلاتفۆرمەکانی بەشی کورتی دەنگی ئەمریکا ببینن و ببیسن. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. هەڵبژارتنên serokatiyê li Tirkiya li meha bê çendê nêzik dibin, çendê ne zelal dibin. Li dema ku namzedekî nû dikeve berêkanî gefa dabeşkirina dengên opozisyonî diriz dike bi awayekî ku dê alîkariya Recep Tayyip Erdogan bike. Başörtülüler محەڕەم ئینجا دەنگدەران کۆ دەکاتەوە لە نێوانیاندا کرێکارانی مانگرتوو لەگەڵ ئەوەی وڵات لە ڕووی ئابووریەوە دەناڵێنێت پێدەچێت وتارە ئاگرینە ناسیۆنالیستەکەی لە خاڵێکی هەستیار بدات. ئەو ئاماژە بە شتێکی نوێ دەکات لە تورکیا. ئەم شەپۆلە نوێیەی پۆپۆلیزم لە تورکیا و زیاتر لەوە ئەم تووڕەیە بەرامبەر بە سیستمەکە هەیە. ئەو شتێکی نوێ ناڵێت یان ئایدۆلۆژیایەک جێگیرەوەیەک شتێک تەنانەت کرۆکی ئایدۆلۆژیایەکیش نییە بەڵام ئەو تەنها تووڕەیە. پێم وایە ئەوەی ڕنگدانەوەی هەیە تووڕەیی بەشێکی دیاریکراوی دەنگدەرانە. بانگەشەی ئینجا وەک هەڕەشەیەک بۆ دابەشکردنی دەنگی ئۆپۆزیسیۆن لە دژی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا سیر دەکرێت. پارتی ئۆپۆزیسیۆنی سەرەکی جەهەپا کەمال کیلیچدار ئۆغڵۆ هاوپەیمانیەکی فراوانی هەڵبژاردننی لە 6 پاردا دروست کردووە لە نێوانیاندا پارتی ئاینی و ئەلمانی ئەمەش وای کردووە زۆرترین چانسی هەبێت بە پێی زۆرێک لە ڕاپرسیەکان. بەڵام شرۆڤەکاران دەڵێن اینجا دەنگدەرانی تەریکی ئۆپۆزیسیۆن دەکاتە ئامانج. بەڕێز کلیچدار ئۆغڵۆ هەوڵ دەدات جەهاپە زیاتر وەک پارتێکی میانەڕەو دەرکەوێت هەوڵ دەدات بیکاتە پارتێکی بەرفرەوانی گشتگیرتر هێڵێکی توندڕەوی ئەلمانی و سوننە و ناسیۆنالیست هەیە گروپی نەتەوەپەرستی ئۆلوساڵتی لەمەدا هەست بە خەیانەت دەکات. هەندێک لە ڕاپرسیەکان ئاماژە بەوە دەکەن کە پشتگیریەکانی ئینجا لە 100% زیاترە چونکە هەڵمەتەکەی کەڵکێکی کاریگەر لە سەکۆی سۆشیال میدیا وەردەگرێت. لە ئێستاوە هاوتەریبەکان لەگەڵ کەسانی وەک سەرکردە پۆپۆلیستەکانی دیکە لە سەرانسەری جیهاندا وێناکێشراون. ئێمە لەبارەی ئەم داینامیکانەوە لە ئەمریکا دەزانین بۆ نمونە لە سەردەمی ترامدا و دواتریش بۆلۆسۆنارۆ لە بەرازیل ئۆربان لە هەنگاریا بە دینامیکی هاوشێوە کار دەکەن بەڵام لە کۆتاییدا سندوقی دەنگدان زۆر گرنگە بۆ کۆمەڵگای تورکیا لەوانەیە خەڵک بەشداری گرتبوونەوەی کاندیدێکی ناڕازی بکات بەڵام دەنگ بە بەهێزترین پاڵێوراوی سندوقی دەنگدان بدەن. هەندێک لە شۆڤەکاران پێشنیاری ئەوە دەکەن کە هەڵمەتی هەڵبژاردننی ئینجا دەتوانێت ڕێگری لە هەر کاندیدێک بکات کە زۆرینەی ڕەها دەستەبەر بکات و وڵاتەکە ناچار بکات بۆ خولی دووهەمی هەڵبژاردن. دەتوانێت فاکتەری گەورە بێ بۆ پێشخستنی هەڵبژاردنەکان بۆ خولی دووهەم پاشان هەرگیز نازانێت ڕەنگە چی شتێک ڕوو بدات. زۆرێک لە ڕاپرسیەکان پێشنیاریان کردبوو کە کلیچدار ئۆغڵۆ لە قۆناغی یەکەمدا سەرکەوتن بەدەست بهێنێت. ئێستا پێشبینیەک لە سەرهەڵداندایە بۆ ململانەی داهاتوو. بۆ ئەردۆغان شۆڤەکاران دەڵێن ئەوە دەبێتە پاڵپشتیەکی پێشوازی لێکراو بۆ سەرۆکی ماوە درێژ و هۆکارێک دەبێت بۆ نیگەرانی بۆ ڕکابەرە سەرەکیەکەی. وریاکاڵێ بۆ دۆریان جۆنس دەنگی ئەمریکا واشنگتن.
ئازادی ڕۆژنامەگەری لە تورکیا لە مەترسیدایە و ئازادی ڕادەربرین لە ژێر هێرشی بەردەوام و زیادبووندایە بە شێوەیەکی سەرەکی لە ناوچە کوردنشینەکان و سەدان ڕۆژنامەنووسیش لە زیندانەکانی تورکیادان. بە پێی دوایین داتەکانی کۆمەڵی ڕۆژنامەنووسانی دیجلە و فرات لە تورکیا 87 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و زۆربەیان کوردن. بەڵام ڕۆژنامەنووسان دەڵێن ئەگەر دوای هەڵبژاردنەکان حکوومەت بگۆڕدرێ ئەوە شیانی ئەوەش هەیە گۆڕانکاری لە بواری میدیادا لە تورکیا بکرێت. ئەم دەڕۆژە ڕۆژنامەوانیە کوردیدا بوون میێوانی شێریبان ئابی کو ئەو 5 ساڵە لە وانەی ڕۆژنامەوانیە دیکە و نەهە ji bo malpera Serhat Nîvsê raportên Kurdî çê dike. Di nava vî demên da ew ji mîna hejmarek zêde rojnamevanên Kurd bi îdaya endamtiya rêxistina çekdarî hatibû zîndankirin. Lê Şêrîban diyar dike ku ew ji ber çêkirina raportên binpêkirînên mafên mirovan yên hêzên dewletê tên zîndankirin. Nûçeyên xwe göreyî dewletê tu çê nekî, tu bindestî, tu yê biçî girtîgehê da. Abî her wiha got ku li gor Rojavayê Tirkiye herema Serhedê Anko Rojhilatê Tirkiye zêdetir zext li ser rojnamevanan heye û ew gelek caran rastî astengiyan tên. Ji ber ku aliyê Tirkiye'de gelek rojnameger hene û gelekin. Belê vê derê herema Serhedê nûçegihan û rojnameger kêmin û binçavkirinek çê dibe hes nakin em wa dîmena bikişînin. 22 Nîsanê ji aliyê Kurdan ve wek roja rojnamevaniya Kurdî tê pîrozkirin. Rojnameya Kurdiya Yekê Kurdistan di 22 Nîsana 1989 da ji aliyê Mixdat Mîthat Bedirxan ve li paytexta Misir Qahîrê hatiye derxistin. Piştî rojnama Kurdistan kar û xebatên rojnamegeriya Kurdî nehatiye sekinandin, yanî bi rê û rêbazên cuda hatiye kirin lê dema ku em hatine salên notî ji hêla Kurdên Bakurê Kurdistanê ve bingeheke xurt a rojnamegeriya Kurdî hate danîn ku rojnama Azadiya Welat wek dibistana rojnamegeriya Kurdî li gorî mitkare bê pênasek. Endamê Komela Rojnamevanên Dicle Firatê Kadrê Esen balkişan ser sedemên qelspina rojnamevaniya Kurdî wiha got. Ji ber ku Kurd dibin nîrê desthilatdara dane zimanê serdest hene li her çar parçeyên Kurdistanê jî zimanê desthilatdara zimanê serdestê zimanê me ji ber vê yekê her çiqas Kurd rojnamegeriyê bikin jî neçar dimînin ku bi zimanên van netewan jî bi Ereban, Fars û Turkan jî rojnamegeriyê bikin lê ji ber vê yekê jî rojnamegeriya Kurdî hinek qels dimîne em bêjin nayê asta ku tê xwestin. Li gor daneyên dawiyên Komela rojnamevanên Dicle Firatê li Tirkiye 87 rojnamevan girtîne û tê diyarkirin ku piraniyan wan Kurdin. Her dawî jî derheqê 16 rojnamevanên Kurd ku beriya 10 mehan hatibûn zindankirin, îddianame hatiye hazirkirin û dozgirî bi îddaya endamtiya rêxistina çekdarî wan suçdar dike. Dibek suçdariyên cuda cuda ji hêla teşkîlatên polîsa ji hêla emniyetê ji hêla dozger dadgerên Türk wan bên kirin lê ev nayê manê ku rojnamegeriya Kurdî suç diafirine bi suç tê kirin tiştek wiha tune lewre tiştek ku tê kirin ne bi hesabê desthilatdaran e ji ber vê yekê suçdariyên vê yekê li hevalê me têne kirin. Esen her wiha got ku ew dê tevî heme astangiyan karê rojnamevaniya Kurdî bidin berdevam kirin. Şêrîban Abê jî bawer dike ku eger desthilata Tirkiye di hilbijartinên çardê Gulanê da were guhartin dê zextên li ser rojnamevanan kêm be. Arif Aslan, Dengê Amerîka. Tevî ku rewşa azadiya rojnamegeriyê li deverên rêveberiya xweser li Sûriyê ji deverên diyên Sûriyê baştir e lê li gora raporta Peyamberê Dengê Amerîka Zana Umer ku her tê û dem derbas dibe fişara desthilatdariyê li ser karê rojnamegeriyê zêdetir dibe. Li herêmên rêveberiya xweser li Sûriyê 1700 rojnamevan hene, piraniya wan Kurdin. Di sala derbasbûyî de 2022 wan 36 binpêkirin hatin tomarkirin. Ev binpêkirin li seraserî deverên Bakur û Rojhilatê Sûriyê ne, di nav wan de deverên dagirkirî ji aliyê Tirkiye ve. Li gorî amarên Yekîtiya Rojnamevanên Kurdên Sûriyayê 3 rojnamevan di dema karê xwe de hatine kuştin, di 2 ji wan serdestê şaneyên Daişê û
و روجنموان عیسام عبدالله د ایریشا بالافرگها ترکیه در سر هریما دیرکه جیانا خوش دستا هر وها لگوری همان جدره پینجی روجنموان لدورین داکرکری جالی ترکیه و سرکانی گیری سپی و عفرینه مالین وان هاتنه دستسرکرین جالی کومن چکدار و دستلاتن ترکیه ینوی هرمی لگوری شوپینران گوری وبریا خسر د سال 2022 ده فشار لسر کاری روجنمگری زیده کرد. بو اوفیسا روداوی گرت و هجماره کش روجنموانان برنگه کی دمکی هاتن گرتن. لآلیه کی دن هن روجنموان دیار دکنگو روشا آزادیا روجنمگری لهرمن ریوبریا خسر برانبری هرمن دنیای سوری هیا راده که باشتره. دوری راگهاندنا فرمی، دوری راگهاندنا سیاسی و پارتی هم بهتر راگهاندنا که خدمت جواکا کرد، زمان کرد، چند و ناسنامه کرد بکه و ریخستن کرنا مافی روجنمگری جبو بدستخستن آگاهی جبو هر روجنموانی کی کو لوی هرمی کار بکه دوان آلیان دا هنه که ماسیهین دوام دکن. لآلیه کی دن ده دیار ده که بالکش ده دواری راگهاندنی ده. هجماره که بلند جنان دواری روجنمگری ده لهرمن ریوبریا خسر کار دکن. لگوری آمار نفرمی ریجای آجنین گو دزگهن راگهاندنی ده کار دکن زیدهی هفته جسدیه. جنجی رولاخوا دویدره ده دلیزه پارکویم زنجی هیا دخبات راگهاندنی ده تمثیل اوینا نونرتی اوینا دویره مسازی راگهاندنی ده بلنده. لگوری آمار فرمی 1700 کارمند دواری راگهاندنی ده کار دکن. هر وها 129 دزگهن راگهاندنی خوجهی ناف دولتی و هریمی لباکور و رجلات سوریه کار راگهاندنی دکن. زانا عمر دنگ امریکا قامشلو. وجبو معلومات روجنموان زندان کرین بعدینان جشن وک بهیه بو که هشتا جی هشت روجن جشنینا معلومات تا گهدار زیباری دی بیجا پیامری دنگی امریکا کوا عمر کو کریوان به گناحا و اول بندا آزاد کرناوینه جبو کو بوال را جشنی پیروز بکا لی جزای کی دی لسروی هاتی دانان. زندانین ها بخر زندانین الویره. اول بنداوی روژه بو کروی جشن دیگلوان دا بکتن لینا هاتا آزاد کرن. جار لوینین ویدنه ریتن و بخود بیجی کره من به تاوانا چگون نهاوی هیا. اوه دایکا اگجگرتین بادینانا کو جشن خواه بخمو کووان دبورینید. مسزایوی بیوجدانیه. نخوچه سزاسنینه. بیوجدانیه گرتیو چه سنیه سر آزادیه جای من رحمه خوده و جای من رواری خراوه و کو بیتا بردانی مدکی نیزی کو چندین خالات و رزلینان کسوکارین گهدار زیباری دبیجن ظلمک لگهداری هاتیه کرن جبرکو ماوی حکومیوی بداوی هاتیه لی تاوانکا بی بنما بو درست کریه و لسر هاتیه سزادان بله رولا تلفونم اگر شویدی که تلفونم اگر ایدا ما پیروز کرو و گوته خراگر بنو و گوته سر پیرازین و خود ایدا گرگودوری چه قصیری نبون هنگی گلک خوش بود یعنی و 3 ساله 3 عیده یعنی هم عیدا ما تازی راستی او گروپ پارێزەرên berevanî ji girtiyên badînan dikin û keysên wan li dadgehê birêvet ben dibêjin bê agehedariya parêzeran dubare guhdar veguhastiye dadgehê û hatiye sizedan. ام بیجین اف حکمه پتر حکمه که سیاسی پریوت شدن اف خوب ریار یعنی ام بیجین قرار هیا یعنی ماده یاسایی هی کو بو گهورینا تونبیلی برنگه کی بورنگه کی تر بس به هیچ یعنی ویدی به نبویه یعنی شان دیف ماده که مروری بیتا محاسبایی بیتا کرن هم کو زندان هم چینه نکه گهدار زیباری ریکفتی 22 مها 10 سالا 2020 دا هاتا گرتن و حکم 6 سال زندانی بو در چون سروکاتیا حرم 6 سال حکم وان کم کریه و بریار بو لمها 3 سال بهتا آزاد کرن لی کیسا دوی بو در چو لسر گهورین آرم ترمبیلی به 7 مهان هاتا حکم کرن. کاو عمردنگ امریکا قضا آکره
بۆ تیشی خستنە سەر ئازادی ڕۆژنامەگەری لە بیرەوەری 125 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا میوانداری ڕۆژنامەنووس محەممەد ڕەئوف دەکەین. کاکە محەممەد ئەم کاتت باش، نازانم چەند لە راپۆرتەکانمان بینید لەسەر ئازادی ڕۆژنامەگاری لە ڕۆژئاوامان هەبوو، لە دهۆکمان هەبوو، لە وانیمان هەبوو، بەڵام حەزم دەکرد ئێستا لەم بۆنەدا بۆچوونی جەنابەت وەرگرم یان بزانم لەسەر کاری ڕۆژنامەگەری لە هەرێم. زۆر سپاستانەکەین. بێگومان کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان زۆر جار ڕوبەڕووی ئاستەنگ و پێشێلکاری زۆر دەبێتەوە و بە تایبەتی لە کاتی ڕوودا و لە کاتی خۆپشاندانەکان و لە کاتی هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن بێگومان دەست لە ڕۆژنامەنووسان ناپارێزرێت لەلایەن هێزە ئەمنیەکان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. ئێمە چەندین نمونەمان لەبەردەستدایە کە لە ساڵانی ڕابردوودا تا ئێستا چەندین پێشێلکاری زەخ کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بەپێی و ئامارانی لەبەردەستان ڕێژەی پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیادیان کردبوو. بۆ نمونە ساڵی 2021 353 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. ساڵی 2022 ڕێژەی پێشێلکاریەکان بەرز بۆتەوە بۆ 431 پێشێلکاری، واتە نزیکەی 70 پێشێلکاری زیادی کردووە. ڕێژەی دەستگیرکردن واتە ڕێژەی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە 118 زیادی کردووە لە 2021 بۆ 22 بەپێی ئامارە ڕسمیەکان. ڕێژەی دەستگیرکردن بەبێ فەرمانی دادگا ساڵی 2021 25 ڕۆژنامەنووس دەستگیر کرابوو. ساڵی 2022 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 64 ڕۆژنامەنووس کە بەبێ فەرمانی دادگا دەستگیر کراوە. واتە ڕێژەی باڵێن ئەو ڕێژەیە کە بەرامبەر بە یعنی ڕۆژنامەنووسان دەستگیر کراوە بەرزبوونەوەی ڕێژەکە زۆر حەز دەکرد پرسیاری بکەم بۆ ئەم زیادبوونە، بەڵام پێشتر پێشەوەی وەڵامی ئەوم کە ئێستا راپۆرتەکەمان بینی لە دهۆک کە گۆهدار زێباری دیسان وەکوڵی سزایەکی تر لەسەری دانراوە بەهۆی پێشێلیەکی مروری، یعنی پەیوەندی بە پۆلیسی هاتوچۆ شتی وا هەیە بێجگە لەوە خەڵکانی دیکە هەندە تاوانی دیکەیان لەسەر دانراوە. یعنی تۆ بڵی بۆ یان تێگەشتنی جەنابەت بۆ ئەوەی ئەم سزانە لەسەریان دابرنی کە ڕۆژنامەنووسن و لە زینداندان. ئەزانی من قەناعەتم وایە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئێستا بۆ بە دوو زۆنی بەڕسمی بۆ بە دوو زۆنی یەکێتی و پارتی قەناعەتیان بە ئازادی ڕۆژنامەگەری نییە. ئەوەی کە لە بەیاننامەکانە باسی دەکەن ڕێک پێچەوانەی کردارەکانیانە. بۆ نمونە ساڵی 2021 ساڵی ڕەشی ڕۆژنامەنووسانە لە ناوچەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان کە بژمارێکی زۆری ڕۆژنامەنووسان ڕاپێچی زیندانەکان کران لە دهۆک و هەولێر و ئەوە. ساڵی 2022 ساڵی ڕەشی ڕۆژنامەنووسانە لە مەنتیقەی سلێمانی بەوەی کە چەند ڕۆژنامەنووسێک لەلایەن هێزی دەژە تیرۆرە ڕفێنراون و لیان دراوە و تعزیب دراون و تەنها لە ڕۆژێکدا 6 2022 بەوەی خۆپشاندانێکەوە 78 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرا، 27 ڕۆژنامەنووس دەستگیر کرا. بۆیە بەڕاستی من قەناعەتم وایە کە بەرپرسانی هەرێمی قەناعەتیان ئازادی ڕۆژنامەگەری نییە و بە تایبەتیش ئەمە لە ڕووداوەکانە بێ. ویستم قسە لەسەر ئەوەی کاگۆدار و کاکشێوان وان بکەم. بێگومان هەم بۆ شێروانی کە بڕیارە سەرەتای مانگی ئەیلول ئازاد بکرێت چەند کەیسێکیان دروست کردووە، هەم بۆ گۆهداریش چەند کەیسی تریان دروست کردووە کەیسی زۆر بێمانەوە ئەوەن. قەناعەتم وایە دەیانەوە کەیسیان بۆ دروستکەن بۆی کە لە کاتی خۆیان ئازاد نەکردن. گۆهدار لە کاتی خۆیان ئازاد نەکرا، تەسەوڕەکەم وا بکەن کە شێروانیش لە کاتی خۆیان ئازاد نەکرێت. ئەمە ئەو ئازادی ڕادەبڕینەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دوێنێ لە بەیاننامەکانە بینیت چۆن پشتیوانیان لە ئازادی ڕادەبڕین و ئازادی ڕۆژنامەگەریەکە لە هەرێمی. باڵێ کاک محەممەد هەز دەکەم تۆ وەڵامی پرسیارەکەم مندا کە دەمیست پرسیاری وەڵێ بکەم بۆ ئەم پێشێلکاریانە لە زیادبوونان، بەڵام شتێکی تر هەیە. ینی من خۆم هەز دەکەم لە خلالی ئەوەی کە بەدوا چۆن لەسەر باری ڕۆژنامەنووسان و لە قسەکردنم لەگەڵەوانە و لە 2 ساڵی ڕابردوودا چەند پێشێلکاریەکان زیاد بن بەرامبەر بەوان بە ڕۆژنامەنووسان، چەند پێم وایە ئازادی خەڵک بۆ نووسین و ڕەخنەگرتن ئەوانە زیاتر دەبێ. وایە یانە بۆ چۆنم ڕاستیان؟ بەڵێ ئەوەی کە ئامارەکە کە پێشتر خستمانە ڕوو
ڕێژەی پێشێلکاری لە بینی 2021 بۆ 2022 لە 118 پێشێلکارەکان زیادی کردو لە 353 پێشێلکاری بۆ 431 پێشێلکاری ئەمە ئامارە ڕستنەکانن. ڕێژەی دەستگیرکردن لە 101 زیادی کردووە. یعنی ئەم ڕێژانە ئەم ئامارانە ئەومان بۆ دەرەخات. کاک محەممەد دەمیست پرسیارەکەم لەسەر ئەوە بوو، یعنی من هەز دەکەم کە یعنی ئازاد ڕۆژنامەنووسی گەشەی کردووە دوای ئەو هەموو فشارەی دەسەڵاتداران لەسەر ڕۆژنامەنووسان، وایە یان نا؟ میدیاکان ڕۆژنامەنووسان زیادیان کردووە، کۆمەڵی میدیا زیادی کردووە، گەشەی ئاستی ڕۆژنامەگەری زیادی کردووە، بەڵام لە بەرامبەر ئەمەشدا پێشەلکارەکانی زیادیان کردووە. یعنی یەک شت هەیە کە پەیوەندی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە، ئێمە یاسایەکمانەیە، یاسای ڕۆژنامەگەریمان هەیە ژمارە 35. ئەمان قەناعەتیان بەم یاسایەش نییە کە خۆیان دەرێن. هیچ ڕۆژنامەنووسێ لە هەرێمی کوردستان بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵا ناکەن، ئەچن بە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل، یاسای دژە تیرۆر، یاسای تیرۆر، یاسای دازان ترسان، بەپێی ئەم یاسایانە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن. ئێمە ڕازین بەپێی ئەو یاسایی کە دەرکراوە لەسەر ڕۆژنامەگەری کە خۆیان دەریان کردووە، ئەو کاتە تەنها لیستی یەکێتی و پارتی و یەکگرتوو کۆمەڵ کاک محەممەد یاسای ئێمە ڕازین بۆ، بەڵام بەپێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکرێت. ڕۆژنامەنووس دەگیرێ، پێشێلکاری ترسناکی بەرامبەر دەکرێت، زیندانی دەکرێت. کاک محەممەد زۆر سوپاس. محەممەد ڕۆژنامەنووس لە سلێمانی لەگەڵمان بوو. سوپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی. از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی. بمرانه. کەچە ئەمریکیەکی ژینگە پارێزکو لە ئیرانی زیندان کریە، دەبێژە وێ باوەری بە هەوڵین سەرۆک بایدن ji بۆ ئازادکردنا بابێوێ مراد تەهباس نەمایە. تەهباس و ناسنامەیەن ئەمریکی و برێتانی هەنە 5 ساڵ di زیندانە ئیرانی دایە. حکمێ 10 ساڵین زیندانیش ڕاهاتیە vebirîn bi casûsiyê hatiye tawanbarkirin. Xadinim tara Tahbaz li Medrîdê gota Reutersê ku malbata wê û du Emerîkiyên diyên zîndankirî li Îranê hîvî dikin li meha pênc Gulanê Biden guhê xwe bida çîrokên wan. Di peyamekî Twitterê de peyvdarê Wezareta Derve ya Emerîkî got careka dî em bang li Îranê dikin heta dev ji zîndankirina nerewaya hewlatiyên biyanî berda û welatiyên Emerîkî Îmad Şergî, Murad Tehbaz û Siyamek Nemazî azad bike. Gelek kes li Şamê keyfxweşiya xwe diyar dikin ji bo pêngavên van heyaman bi mebesta vegerandina peywendiyên dîplomasiyên welatê wan digel Erebistana Siûdî piştî 11 salên dabirînê. Ew hîvî dikin ev renga pêngav bibin sedemê tenahiya herêmê û rewşa jiyana wan jî. هن ولاتیان سوری لی شامی بگشبینی پیشوازیا گاوین وی داویه ین دنابرا سوری و سعودی عربستان ده کرن جبو وگراندنا پیوندیان دیپلماتیک پشتی 11 سالان جه قطبونا پیوندیان و هیویا خواه جبو آرامیا نفچهی و باشتکرنا شرط و مرج جیانی آنین زمان. وزیرین کاری دروه ین هر دو ولاتان دناف دو هفتین بوریده سردان لی شامی و ریاده کرن و سوزا وگراندنا کارو بارین قنسلگریه و وگراندنا گشتین عزمانی دناف برا هر دو ولاتان ده دان. أدركت بأن المنطقة هرم دقيهجة آستك جرم وبربشركي مزن ودتشه لکولانین شامی هن کسان دلخوشیا خواه نشان دان و دیار کرن گو آلوزی و شر 12 سالین بوری ویرانی لی سوریه کریه. نستفاد ان شاء الله ام هیوی دیکن که تکلی باشتر ببن نه تنه به عربستان سعودی را هر وها به ولاتین دنین کندا ویراجی دما که دانستاندن او تکلی به وان ولاتان را هبه ام دکارن سود جهو ورگرن. ولاتین عربی به آوائی کی برفره خواه جی سوریه دورخستن جبر تپسرکرنا هووانه یا بشار الاسد لسر خواه بیشان دران ده سرهلدانا سالا 2011 ده گوهری شرکی ناف خویی. تکچونا پیوندیان گهشت آستا حری بلند به درخستنا سوریه جه کمکارا عربی و. لیبله ده وان سالین داویده
دماغو اسد کنترل خو لسر پرانیا ولایت خرد کر ولاتین جیران سوریه دست به آویتنا گاوان کرن جبو وگراندنا پیوندیان. یعنی اكيد حيكون هر تشتكي كو هفگرتن اوبراتي پیش بخه ده انجام ارنی بخرابینه و ده هر کس بکاره باشتر بشی. جبر که ما پر آزار کشاندن و توان 12 سالین داویه دا مباهای که گران دا. سعودی عربستان ده مها گولانی ده میوانداریا لطکه بی یا کمکار عربی دکه دما گوتی چاولری کرن گو اندامتیا سوریه ببرفرهی لسر ماسیبه. باری چند روزان روزنامه واشنگتن پست در راپورتک خود گفته بود که هیزن سوریا دموکرات به آلیکاریا اوکراینیا ده ایریشا بکن سر هیزن روسی ده سوریا ده. اگرچه هیزن سوریا دموکرات او راپورت رد کرنا و دی بیجه کوان چنیازن وصانین لیهشتا اف بحث هر تیکرن قالوا مع هيزن سوريا ديمقراط دي جبو تشي خواتي كلي ناكوكيا يعني ناكوكيكا بفي اواي بكشرو فكاري سياسي حسن عمر جب بلشيكا راسو خب مره يكاكي حسن دمباش يعني بري هر تشتي من دخواس از بزانم شرو فكرناتا جبوي رابورتيت الرابورت خونديا دوسي روجا تي بحث كرن تشيا من بفيرنجي رابورت بله دمباش بفيرنجي رابورت خورد کو اوکراینیا جه حسدی خودی انجی هزین سوریا دموکراتیک خواستیه کو ببی آریکار پیره هنک ایریشاند روز آواده ببنسر عسکرین روسی یانجی کسین روسی دهریمه ده لی حسدی قبول نکر و داخویا کرن راپورت از بارد کم نه راپورت کی راسته يعني لهيستوكي استخباراتي بلكي دست روساجي تيدا هي في مسألة بفيرنجي يعني بلاف ديك الناس بارناكم حتى كو اوكرانيا مسألة كي فيرنجي خوست بالسر هسديجي باشا لهيستوكا كي اگر لهيستوك بكيف لهيستوك دارشتيا يا النرينا مدى رئيستوك استخباراتي روسي بخويا يعني روسيا جبو برجواندية روسيا جبو يكجار تندر آخا سوري دا روجافا دا بهتر قفين خوازي دا تربكي بهتر زختي الهسدي بكي بهتر وك هسدي وك دجمنك شخورا بدي خويا كرن يانجي دبی ترکابه و بخوازی یک جار مسئله نابرا روسا و حسدی ده زیده بکی دجمناتیات نابرا واده زیده تر بکی یانجوی دجمناتی که بخورتایی چه کش بو روس ایدی تمامتی هر تشتی خوش حسدی قد بکن و دجمناتی که خورد به حسدی ره یعنی او هر دو آلی بهتر برجواندی واهنه لی برجواندی ترکات و مسئله ده گل که پرانی بهتر اکبر و خاطی خویا کرن ببورج بر وقتی خویا کرن کو بری کل حسد دعوا بکی اوکرایناش ترکا خواستیا کو دریا ادلب ده تشتن ولی بکن لی ترکا گوتیا اوکراینیا نه هون به حسد را تشتکی و سابقن و فایده تربی يعني تركا خواستيا يعني افشلو فكرنا يعني افزانياري نتدبيجي نا زباردكم زانياري بويرنجي هاتنا وكرن يعني بويرنجي تي بحث كرن نيرينا شيروفا منها لي بويرنجي تشتن بخورتاي تينا بحث كرن نهول تشد روجافات في تشد نيف كاسين آگهداری في مسئله دبن كاكي حسين يعني روزنامه واشنطن بوست كو رابورتك وصا بلاف بك يعني روزنامه باور بيكريا خليك جوي خده باوري بيديكا وشلوفيك جي هي كورانغا اوي لغورا وان بلغنامين ادفدزين النبنين كو هاتين دزين بريدمك وهاتين بلاف كرن لسر تايبج لسر مساله اوكرانيا وسر اوكرانيا رانغاوي زانيارك جوان جهان ورقرت با چما يعني بيك جاري بيجن تشتكي وسط تنه ونابا اجبر كو نجبر وجوانتين
حساسية تشتكي وصاب به بلكي هسدي هات بخواستن لي أزبارناكم تجارة هسدي خوابكي دواركي بويرن كده دجمناتيكي أشكرا يعني شركي لهمبر عسكرين روساد هندر روجافات بكي وقت زانين عسكرين روجافات هر دري عسكرين روساد هر دري روجافات دي جه قرتيا أو شي بصايا سري أمريكا وقت 2019 ده أمريكي جواده فران فاكشكين أمريكية هنجي ريدار روساكو كيفن وافدا براته تكلين هسدي بروسار النسيد خراب الناري او تكلين استراتيجيك تننا او تكلين كوبهفرة كاروبارا بكن تننا لتهندر هرم ده تخرابي جدنا براوادة تنيا يانجي روجاكي ودنا براوادة تبليهويك جي چه نبيه جبو يكي زبار ناكم كو هسدي خواب که دواره کی ده نستنی از بار دکم گرک کسین باورمند تفجیوی او نکن دجمناتیا روسیا نتوشکی هندک جبو حسدی روسیا دولتکی خورت هرم ده و خورت سوری ده سوری دست روسا ده هم جبیر نیا دیجی حتی نها تو باورمندی که امریکا ندای حسدی جبو مانا خواه هم بیجن اگر صبح امریکا بکشا هسه وي بچرنگي بالروساره بدي وبستيني يعني وي تشاوا بكي بالروساره هجر ايرو شركي الهمبر روسا بكي ناس باردكم افتشتاني صدي يعني التجاره نتشكي راسته وهسدي برنجكي فيرنجي نقبول دكي ونت كذب كثيرت كليا حتى امريكا بخوا قرش هسدي بخوازي شر الروسا بكي هسدي بتشتيناكي تعبتي جيكو روسيا بتراجع تشل صالان جهد سوريا ده قرتيا بنجه نوي قالك قائم بترجهر هي زكاديا هريمي يعني هر هزكاديا نفنتوي لسوريا دا جه قرتيا ورنجا لباشروش يجي كسنك على يعني الند قازان جكاسي دا باكوش سري روسيا بكاد سوريا دا تكون روسيا جه خوا قرتيا وكتي بلي خوا ما واش داخليا كرن يعني في چند ساله ونهوجي او هف بيمانين نبرا روسا ورجيم سوري دا تشيبين هناك جوا 5 سالن هناك 4 سالن عرض هات يفروتن روسيا بارقه دانا روسيا هر در روسيا جد شهبه ايدنها هري بارقه خورتي روسان تكوبان دا بويرنجي حتى بارقها حسكي بخويا يا روجافا بنقها روجافا هذا روسيا تيدا قلكي خورتج ويكي حسد نكاري برامبريا روسابكي يانجي بتدولة الدنيا را يانجي بتهز الدنيا را بتفقيق وشر روسابكي حسد ويتشتيناك إجبر وقتي تشتكي وصابكي يعني خوا تنادكي روس ودكارن شربكن اگر هم بيجن روس تشتكي وليكر هسدي تشتكي وليكر روسا شر هسدي كر امريكاوي بجريا هسدي بكري بار ماكم امريكيه فاكشن امريكيه هسدي بيلن العرضي فاكشن ابجي شخو تشتكي جهه خمباريه هرتم تجاره دوستين امريكا يكجي هسدي كو حيان هو حفظ صالة بأمريكا هرتم تيكليني قلقي قرندنا ده شر تيروريزم ده اللي حيان هو أمريكا جبو هسدي تشكي سرستنا ده يا أخويا كرن مانا روسا هندر سوري ده مانكي دم دريجة ده دم بيش ده اللي مانا أمريكا دمكي كورتا وقتي جبو يكي هسدي بترين آدم بريز حسن عمر شرفكاري سياسي جي بلجيكا قال كي سباس جبوج زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي أمريكا من أسوأ جبال لو واشنطن دي سي هردو هفتجاري دب ميواني معلقاتا لقوان دها نازار خوبشاندر ده شموی رجیان نافجادن تل ابیبی و باجار دین سرانسری اسرائیلی بودیار کرنا دجاعتی لهمبر حکمت رازدگراتون ریاض سروک وزیر بنجامین نتنیاهو پلاناوی جبو چاک کرنوا سیستمی دادوریا ولاتی نرازیبون جماوری کو لدست بیکا افصال و حفتانه هر مزن دبا دمکی کرتا بری شاهی هفته و پین سالیا دامزراندنا اسرائیلیا روژا ریزگرتن لدامزراندنا اسرائیل
ئەڤایلێ لە ساڵە 1940 و بێ گشتی نیشاندانە یەکێتیان نیشتیمانیە ڕاستی خراپترین قەیرانە دیرۆکە ئیسرائیلیدا دەبە. پلانên حکومەتە نەتەنیاهۆ بۆ لاوازکردنا دادگەها بلند ئیسرائیلی تووڕەکردنە و دەبێژن ئەو گەفەیە لەسەر دموکراسیا وڵاتی وان. و سەرۆکی ئوکرانیا ڤڵەدیمیر زەلەنسکی تۆلە و جزایên nû li ser besedan kampaniyan danîne ku bi gotina wî kardariyê digel Rûsya yan jî neyara wê dikin û piştevaniya wê jî dikin. Di gotara xwe ya şevêdî de Zelenskî got navên 322 kampanî di lista tola û cizayan de hatine zêdekirin ku çek û kerestên çekdarî ji Rûsya re درست دکن. زلنسکی ئاماژە بە هەندێک jî kir ku ji mareka kesûlayên dî alîkariya xwedizîna cizayan li ser Rûsya dikin û tawanbarên şerîne û beşdariyê dikin di jinavbirna azadiyan de çi li Rûsya û çi li ser erdê wan Ukrayna ew jî li listê hatine zêdekirin. تێگوتن ku Yeketiya Ewropî li bera embargoyê dane ser berhemên xwarinê yên Ukranî ji ber ku erzaniya berhemên çandinê yên Ukranî ziyan gihadiye cotyarên welatên Ewropa Rojhilat. لە هەفتەی ڕابردوودا پۆڵەندا، هەنگاریا، سلۆڤاکیا و بولگاریا هاوردەکردنی دانەوێڵی ئۆکرانیا و بەرهەمە کوشتوکاڵەکانی دیکەیان قەدەغە کردووە، بەڵام بڕیارەکەیان پێشەکردنی یاسایەکێتی ئەوروپایە. بازارەکەمان پڕ بووە لە بەرهەمی خۆمان بە بەهای ملیارەها دۆلارە. پێمان وایە فرۆشتنی قورس دەبێت، بۆیە زیانی گەورەمان بەردەکەوێت ئەگەر ڕێوشێن نەگرینە بەر. ئێمە شاهدی زەنجیرەیەکی فلاسی جوتیارانی ڕۆمانیا دەبین. ئەم بڕیارانە دژ بە بەرهەمی جوتیارانی ئۆکرانیا دراوە قەدەغەکردنی هاوردەکردن بەلایەکێتی ئەوروپاشەوە پێشێرکردنی یاسای یەکێتیەکەیانە. کردەوەی تاکلایانە بە پێی سیاسەتی بازرگانی یەکێتی ئەوروپا ممکن نییە. سەرڕای ئەوەش بە پێی زانیاریەکان یەکێتی ئەوروپا گرێبەسێک ئامادە دەکات بۆ یارمەتیدانی جوتیارانی ئەو وڵاتانی کە زیانیان بەرکەوتووە و بڕی ئەو یارمەتیەش 109 میلیۆن دۆلارە. هەروەها لادانی بربەستەکانیش لەسەر هەناردەکردنی دانەوێڵی ئۆکرانی بۆ بازارە ناوخۆیەکان تاوەکو مانگی 6 ئەم ساڵ. لە دۆخی پۆڵەندا ئەوەی زۆر سەیرە ئەوەیە کە ئەمە زۆر ناکۆکە لەگەڵ ئەو هاوکاریانە کە پۆڵەندا بە شێوازی دیکە بە ئۆکراینی داوە، کەواتە دەزانن ئەمە بە تەواوی بەهۆی ڕەچاوکردنی سیاسەتی ناوخۆییەوەیە کە پەیوەندی بە ناڕەزایەتیەکانی جوتیارانی پۆڵەندیەوە هەیە و حکوومەت دەترسێت لەوەی کە لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگی پێنەدەن و جوتیاران دەنگ بەلایانی دیکە بدەن. لەوە تێبگەن کە ئێمەش ڕوبەڕووی کێشەی هاوشێوە دەبینەوە. داوای یارمەتی ناکەین، شتێکی لەو جۆرەمان ناوێت، تەنها بۆ فرۆشتنی کاڵەکانمان یارمەتیمان بدەن. زۆری دانەوێڵەی ئۆکرانیا لە ئەوروپا بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کەمبوونەوەی هەناردەکردن لە ڕێگەی دەریای ڕەشەوە کە لە دوای داگیرکردنی رووسیا ڕێکەوتنە بە نێوەنجی نەتەوەیەکگرتوەکان بۆ کردنەوەی ڕێڕەوی کەشتیوانی لە مانگی 8 ساڵی ڕابردوودا کەوتەوە، بەڵام رووسیا هەڕەشەی کۆتایی هێنان بە گرێبەستەکە دەکات. شارەزایان پێیان وایە ئەوەی لە وڵاتانی ئەوروپای خۆرهەڵات بەسەر بەرهەمی ئۆکرایندا هاتووە هانی مۆسکۆژەدات لە ئەگەری نوێکردنەوەی ئەو گرێبەستە وەک فشار لە بەرژەوەندی خۆی بەکاری بێنێت. پۆڵەندا ڕۆژی هەینی دەستی بە گواستنەوەی بەرهەمە ئۆکرانەکان لە سەرانسەری خاکەیدا کردووە. یەکێتی ئەوروپاش ڕاگەاندووە پلانی هەیە گواستنەوەی بەدیل ڕێک بخە بۆ بردنی دانەوێڵە لە سنوورە وشکانەکانی ئۆکرانیاوە بۆ بەندەرەکان کە دەتوانێت لە بازاری جیهاندا بیفرۆشێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ریدگوێ و لە لەندەنەوە. پۆلیسی هندستانی ڕێبەرێکی جداهی خوازی سیخ گرتیە و داخوازە سەرخۆبوونە عەردی سیخن هندستانی دیکە و جدابوونە ویلایەتە پنجاب ئا باکووری هندستانی بۆ دەمی مەهەکەیە ئەمری پاڵ سینگ کوخواڤە شارتیە پشتی سرنجە وڵات کەتی سەروی لە مەهادوو شباتی دەماکو بسەدان پشتەڤانی نوی ئێریش کردیە سەر بنگەهەکی پۆلیسین ئاژناوە باژارێکی ویلایەتە پۆنجابیە. پۆلیسی باژار ڕاگەهاند کو سینگ لە مۆگۆ هاتیە گرتن. و لە ڕۆژە جیهانیا ئەردێ فستیڤالەکە سەیر و عەجیبی لە باجارێکی وست یێ فلۆریدا تێگێڕان. ئەف فستیڤال ji 21 عەرەبەی نەخشاندی پێک هاتبوو ku di navcadeyan de derbas dibû helbet jî çend rojan piştî çend
ڕوویدانی نەخۆش ینکەش و هەوایک و تێدا لە سەرەنسەری جیهانی یان هەندێک وڵاتین جیهانی گەرمی بلند بوو بۆ ئەگەران مرێنا چەند کەسان تێگوتن و ڕێژەیە بلندبوونا گەرمێ لە ساڵن 2023 ئەف ساڵ و ساڵا بێ 24 وێ بگەها ئاستێ هەری بلند ئەف دیمەنن لەوێ ڕۆژا جیهانیا ئەردی ئەم ببینن ژ فلۆریدا. بهیویا دەمێن خۆش تا سبەهی ئەم دەگەینێک و بەرنامەکە دیاکۆت کنەکشن هاش شاد و بەختەوەر بن و خدا حافیز.